بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێ بەڵێ تاپکە خانگەر وەڵامی پرسیارەکان بیتەوە. بەڵێ بەڕاستی من لە سەرەتا لەوە دەست پێەکەم ئەو هەیەکێک لە میوانە بەڕێزەکان ئاماژەی بەوە کرد کە لە هەولێر میراثگیری حیزبی بەعەس حکومەکە من بەڕێزم زۆر بەڕاشکاوی ئاڵێم من لەسەر ئەو لیستەدانراوم کە جەنابەت بە میراثگیری حیزبی بەعسی دانیەوە بە ئێستا هاتوومەتە ئێرە زۆر بەڕاشکاوانە کەم و کورتەکان دیاری ئەەکەم وە خاڵ ینی خاڵ لەسەر کەم و کورتیەکان و پەنجە لەسەر کەم و کورتیەکاندا ئەنێم ئەوە پێشم خۆش نییە لەبەرەوەی کە تەوەرەکە مافی مرۆڤ هەر کەس ئازادە کە چی بڵێ بەڵام بەو شێوە مطلقەنێک کە جەنابەت باسی ئەەکەیت لەسەر ئەوەی کە دەستەکەمان ناچالاکە بە حقیقت ئێمە خۆمان وەکو دەستی سەربەخۆی مافی مرۆڤ لەسەر هەموو لەگەڵ هەموو ئەو 370 فەرمانبەری کە جەنابتان ئاماژەتان پێەیە گیرۆدەی دەستی جێبەجێ نەکردنی ئەم یاساین بەڕاستی ئێمە هەڵوێستمان چی بووە تا ئێستا بەڕاستی چەندین جار بە شێوەی یادداشت بە شێوەی داواکاری زارەکی لەگەڵ جەنابی سەرۆکی پەرلەمان لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەم داوامان خستۆتە ڕوو ئەوە نەبێت کە ئێمە بێدەنگ بووین چەند جار لە ڕێگەی میدیاکانەوە ئێمە هەوڵی ئەوەمان داوە کە بەڕاستی دەنگی ئێمە بگاتە لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی کە چیتر ئێمە ڕوبەڕووی ئەو ڕەخنانە ئەو کەم و ئەو گلەیانە نەبینەوە کە وەکو ئێستا کە زۆرترین گلەیی و گفتوگۆ ئاڕاستی ئێمەکرا بێ هەڵوێز نەبووین بەڵام تا ئێستا بەداخەوە هۆکارێکی فەرمەیمان وەرنەگرتووە و کارەساتەکەش لێەوە دەست پێکا کە ئێمە لەگەڵ هەر لایەنێک باسی ئەو کێشەیە ئەەکەین ئەوان هاوکۆک هاوڕان لەگەڵ ئێمە بۆ ئەوەی کە ئەم دەستەیە بە زووترین کارا بکرێت و سەرۆکێک بۆ سەرۆکاتیکردنی دابنرێ سەبارەت بۆەوەی کە 370 کارمەند زۆر نییە بەڕێزم من بەڕاستی ئەگەر بودجەی وەزارەتەکان تەماشا بکەین ئەبینین کە کەمترین بودجەش بۆ مافی مرۆڤ داناوە بۆ پێی کە ژمارەیەکی زۆر کەم لە کارمەندی هەیە ئێمە بەڕاستی سنووری کارکردنمان لە زاخۆ هەتاوەکو خانەقینە بۆ پێی کە دە بەڕێوەبەرایەتی و دوونسینگەمان هەیە بێژگە لە ئۆفیسی سەرەکی کە لە پارێزگای هەولێرە ئەم 370 کارمەندە لایەنە ئیدارەکەشی وە نەبێت تەنها لەسەر دۆسیەی مافی مرۆڤ لەسەر سێکتەری مافی مرۆڤ ئیش بکەن لە فەرمانبەری کارگەڕیشمان هەیە کە بەوانی شۆ 370 کارمەندە لەسەر ئەوەی کە لەسەر هەڵبژاردننی پارێزگاکان ئێمە بەڕاستی هەڵبژاردننی پارێزگاکان ئەمە ڕەبتە بە ئەنجامدانی سەرژمێری گشتیوەڕۆک و جەنابیشتان ئاگادارن بەڕاستی چەند جارێک لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە ئەم بابەتە دواخراوە ئێمە چەندین جار سەرۆکاتی بڵین هەرێمی کوردستان و چەندین جار لایەنی پەیوەندیدار لە هەرێمی کوردستان داوای ئەوەی کردو کە سەرژمێری گشتی ئەنجام بدرێ بەڵام تاوەکو ئێستا ئەم سەرژمێری گشتی ئەنجام نەدراوە بۆیە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان پێوەستە بە ئەنجامدانی ئەو کارەوە سەبارەت بەوەی کە بەڕێبەرایەتەکەمان بۆ ڕازاندەوە یاخود وەکو کەڤەرێکە بۆ حکوومەت یا بۆ تۆمارکردنی پێشێرکارەکانە بەڕێزە من بە زۆر بەڕاشکاوی ئەڵێم بەڕاستی لەگەڵ ئەوەی کە ئەمەش هەر وەڵام یەکێک لە پرسیارەکان ئێمە چەند کابینەیەک حتا کاکە داناش ئاماژەی بەداخەوە ئێمە چەند کابینەیەک نەدامەزراوین ئێمە لە ساڵی 2002 وەزارەتی مافی مرۆڤ دامەزراوە لە کابینەی چوارەوە و ئەتوانم بڵێم لە ماوەی کارکردنی لە کابینەی چوارەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەستگایە تەنها کاری بۆ ئەوە کردووە بەڵگە و دۆکیومنت لەسەر ئەو تاوانانی کە دەرحەق بە گەلی کورد کراوە بۆ پێی کە پێشتر وەزارەتی شەیدان و ئەنفەرکراوەکان نەبووە ئەم وەزارەتی ئێمە لایەنی پەیوەندیدار بوو بۆ ئەوەی کە ئەو بەڵگە و دۆکیومنتانە کۆ بکاتەوە تاوەکو پێشکەشی دادگای باڵای بکە لە حکوومەتی عێراق و تاوانباران بە سزای خۆیان بگەێنێ ئەمەش بە بەڕاشکاوی ئەڵم لە کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا وەزارەت چونکە هەیەکێک لە ئەرکەکە سەرەکیەکانی بەپێی یاساکەش هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە بە مافەکانیان کاری سەرەکی لەسەر هۆشیارکردنەوە بوو ئێمە پلانمان وا بوو کە لە داهاتوودا بچینە سەر بە شێوەیەکی باشتر و بە شێوەیەکی چاوەڕوان کراوانەتر ئێمە بچینە سەر بابەتی چاودێریکردن و پاراستن و هۆشیارکردنەوە بەڵام بەداخەوە لەگەڵ ڕاگەانی کابینەی شەش کە ئەم وەزارەتە ڕوبەڕووی هەڵبەشانەوە بوو بوو بەدەستی سەربەخۆی مافەکانی مرۆڤ لەو پلانە هەتا ئێستا وەکو خۆیەتی و هیچ تەکانێکی بەرەو پێشەوە نایەوە سەبارەت بەوەی ئەو بەڕێزە لێرە ئەڵێم ماف چییە پێناسی ماف من ئەڵێم بەڕێزم کە تۆ لێرە هەر لە خۆت کە بووە بە ئازادە نەقساکە ئەمە خۆی مافێکە لە دەستێنانی مافێکە کە تۆڵی هیچ مافێک نییە ئێمە ڕجاءن باشتەکان بەنسبی وەرگین بە ڕێژەی وەربگرین بە شێوەیەکی مطلق نەچینە ناو بابەتەکان من زۆر جار لە کەناڵەکانی ڕاگەاندن کاتێک کە گوێم لێ بە هاوڵاتێک لە شارەگەیان لە شارۆچکێکیان لە لادیەکیان لە شوێنێکی دوورەدەست باسی ئەوە ئەکاڵێ من هیچم بۆ نەکراوە حکوومەت هیچی بۆ نەکردم کە دەیاڵێ وڵا ئای بۆی ناوم کارەبای هەبەلام فلان بەس ئەگەر ئەمە یانی شتەکان تۆ خۆی لە خۆیان شتەکان کێشەکان بچووک ئەکاتە سەر خۆمە ئێمە حەز ئەەکەین بەڕاستی زۆرترین خزمەت پێشکەشی هاوڵاتیانی ئێمە بکرێ باشترین خزمەت پێشکەشی میلەتەکەی ئێمە بکرێت کە بەڕاستی میلەتێکی قوربانی دەنی ئەم شتانەی کە ئێمڕۆ بەدەست هاتون بە ئاسانی بەدەست نەهاتون بۆیە
خۆی لە خۆتا کە تۆ لێرە بە ئازادی قساکەی هیچێک لە مافەکانی خۆتە بەدەستێناوە یادکەواتە ماف ئەوەیە کە تۆ ئەو شتانێک کە هەتە وەکو ئیمتیازاتێک وەکو ئینسانێک وەکو مرۆڤێک بەڵام بە یاسا ڕێک خراوە ئەمە مافە. پەرلەمان مەرجعیان حیزب بەڕێزم من تا ئێستا بەڕاستی زۆر ڕاشکاوی ئەڵم وەکو بەرپرسی و لێپرساویشم بەرامبەر بە قسەی خۆم وەکو بەرپرسی سەرەکی دۆسەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان وەکووتم کە بەڕاستی من لەسەر بڵین لایەنگری یاخود لەسەر حیزبێکی کە ئەمڕۆ دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستان دانراوم بەڵام بەوەڵڵی هیچ کەناڵێکی حیزبی چ بە ڕاستەوخۆ یان بە ناڕاستەوخۆ دەستی نەخسۆتەکارەکانی منەوە و منیش ڕێگەی ئەوم نایەوە نەک حیزبەکەی خۆم نە هیچ حیزبێکی تر دەست بخاتە کارێکی منەوە لەبەر ئەوەی کە ئێمە بەرپرسی مافی مرۆڤین و زۆر بەڕاشکاوانەڵم لێپرساویشم بەرامبەر بە وتەکانی خۆم. ڕێکخراوی مافی مرۆڤ نازانم ئێمە چ پێشێلکاریەکمان کردو عەجەبا بەوەی کە ئێمە کۆمەڵێک فەرمانبەر ئەگەر داوای مافی خۆیان بکەن بڵێن داوای ئەوە بکەن کە یاسا جێبەجێ بکەن من بەداخەوە لێرە دیسانەوە ئەیگەڕێنمەوە بۆ پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان جگە لە ئەرکە سەرەکیەکەی کە دەرکردنی یاساکانە بەڵام دیوەکەی تری ئەرکی پەرلەمان چاودێریکردنی جێبەجێکردنی یاساکانە ئێمە بەداخەوە ئێمە ئێستا لە گفتوگۆ و ڕاگەڕینیان لەگەڵ پەرلەمانی کوردستان بۆچی پەرلەمان کاتێک کە وەزیرێک ناچێت بەدەنگ داواکاری هاوڵاتیانەوە کاتێک کە لافاوێک ئەبێ وەزیرێک بانگهێش ئەکرێت بۆ پەرلەمانی کوردستان ئەی باشە پەرلەمانی کوردستان کە تۆ ئەڵی خەتاکە لە حکوومەتە ئەی باشە تۆ بۆ هیچ هەڵوێستێکن نەبوو ئەگەر ڕاستە و خەمساردیەکە لە پەرلەمانەوە نییە بە حەقیقەت چونکە ئەم یاسایە بە بەڕاشکاوی لە مادەی دووەم ئەڵەیە کە ئێمە سەد بە پەرلەمانی وەکو دەستە کەواتە ئەرکی سەرەکی عەفوم کە بەفریخان ئەرکی سەرەکی پەرلەمانی کوردستانە کە بە شوێن جێبەجێکردنی یاساکان بکە خۆ ئەگەر هەر کەسێک کەم تەرخەم بوو ئەبزان پەرلەمانی کوردستان تەقسیری نەکردو کەم تەرخەم نەبووە لەوەی کە بانگهێشتی پەرلەمانی بکە. ئێمە بۆ سەردانی ئەم بەڕێزانەمان نەکردو وەکومان گرت و وەکو ئەوەی کە داوای مافی خۆیانەکەن داوای زیادکردنی موچە ئەەکەن بەڕاستی من دوور و نزیک ینی چاودێری و بە دوواداچوونی تەواوم کردو بۆ داواکارەکانیان بەڵام من هەر لەگەڵ قسەکەی سەردەشخانیش کە باسی ئەوەی کرد پێویست بستود لە توانای ئەم فەرمانبەرانە وەربگیرا و هەستانە لە ماوەی ئەو ماوەی کە ئەمان لە کار خراون بچن ڕوپەی مەیدانی ئەنجامدەن باشە من ئەڵم کاتێک کە فەرمانبەرێکی من لە بەڕێوەبەراتی مافی مرۆڤی سلێمانی کە ئەوێ بچێ سەردانی بەندیخانەیە بکە دەرئەکرێتە دەرەوە ئەڵە تۆ بەچ یاسایە کاتوی بەلای من بە چ حەقی کاتوی بەلای من کاتێک کە مدیرێکی من لەلایەن کارمەندێکی ناحکومیەوە لە سۆران ڕوبەڕووی ئەیهانە و ڕوبەڕووی ئەوە ئەبێتەوە کە تۆ وەزارەتەکەت هەڵوەشاوە بۆچی یەتە لای ئێمە ئەمانە من بە چه حەقی بێم سەردانی ئێوە بکەم باشە من تەنها بێم بۆ سەردانی ئەو بکەن لەبەر ئەوەی کە بڵام چالاکیەکم لە ڕاگەاندن تۆمار کرد وەڵاهی من پێویستم بەوە نییە پێویستم بەوەیە کاتێک کە هاتم بۆ لای ئێوە بەڵام ئێوە چیتانەوە بۆی من ئیشی لەسەر دۆسیەکەکەم بەڵام من ئێستا لە حاڵی حازرە ئێمە خۆمان کۆمەڵی کێشەمان هەیە بەهۆی کارە نەکردنی دەستەکەمانەوە بۆیە بەڕاستی ئەگەر من گلەیەکەتانم قبوڵە بەس ئەمەش هۆکارەکەی کە من سەردانم نەکردن ئومێدم وایە کە لێمی قبولکەن و بە هەندی وەربگرن. بەڕاستی لەسەر داهاتی خاوەن پێداویستی دایبەت من پێم خۆش بوو لەم بەنامەی هەر نوێنەرێکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی ئامادە بووە چونکە ڕاستەخۆ کارەکان پەیوەندی بەوانەوە پەیوەندی بە ئێمەشەوە هەیە بەو پێی کە مافی مرۆڤ لە داهاتوودا پەیوەندیان پێوەکەن هیواداری نامادە بن. بەڵێ ئێمە بەڕاستی ینی مافی مرۆڤ ئەچێتە هەموو کون و کەلەبەرەکانی ژیانی هەر تاکێک لە کۆمەڵگەی ئێمەوە ئێمە ئەو کاتە هاوکاریان ئەبی بەڵام پێم خۆش بکە وەکوتم نوێنەرێکی وەزارەتی کار بۆی چونکە ماف بەخۆم نام لە جاتی ئەوان وەڵامی پرسیارەکان بەبوون بەتایبەت لە جێگەی جەنابی وەزیر کاک عەبدولسەلام بەرواری نەیهێشتووە کە بچم بۆ پەرلەمان من بە حەقیقەت ئەمە من نازانم من ماف بەخۆم نایم لە جێگەی کاک عەبدولسەلام بەرواری ئەوە پەرلەمانی کوردستانە و کاک عەبدولسەلام بەرواری بەرپرسی لیژنەی کاروباری کۆمەڵاتی لە پەرلەمان بە پەرلەمان ئەتوانێت ئەوە پەیامەکەتان گەشت و ئەوە پەیوەندی بە منەوە نییە. لە سوید و ئەوروپا سیستمی سویدیانی ئێمە پێشەلکارەکەمان کۆپی پیست کرد بێ هەنابێتمان بۆ ئێرە بەڕێزە من ئەڵێم لە قیمەی وڵاتانی دنیا کاتێکە من چوم سەردانی ئەمە مبەڕین نێخوانە خواستە بڵێم وڵا ئەمە پاکانەیە کە بۆ ئەوەی کە ئێمە خۆمان لەسەر ئەو سیستەمە بڵێن خراپەکان کار بکەین بەڵام من خۆم چوومەتە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە یەکێک لە دادگاکانی فیلادلفیا 35,000
حاڵەتی ڕاکردن لە سزا هەبوو ئەمە بەڕاستی وەکو نمونە باسی ئەەکەم من حەز ناکەم نمونە خراپەکانی ئێمە بچێتە وڵاتانی دەرەوە حەزەکەم نمونە باشەکانی ئێمە ئەزمونونەکەی کوردستان بچێتە دەرەوە بە باشە باسی لێ بکرێ بەڵام ئێمە هیچ شتێکی خراپمان لێ کۆپیپێز نەکردو بهێنە ئێرە و پێشەرکاریش لە هەموو شوێنێکی دنیا هەیە وەکو وتم بوونی دەستگاکە لە خۆیدا دانپێدادانی حکومەتی هەرێمە بەو پێیکە پێشەرکاری هەیە وە سەبارەت بەوەی داڕشتنەوەی یاساکە خۆی پێشەرکاریە من نازانم یاسا چ ئەگەر کەم و کورتی هەیە ڕاستە بەڵام داڕشتنەوەی یاسا خۆی پێشەرکاری نییە ڕاستە لەوەیە کۆکم لەگەڵ تاگە بڵێن تێبینی و سەرنجەکان و لە کاتی داڕشتنەوەی یاساکەیە سوود لە ئەزمموی پراکتیکی ئێمە وەرنەگیراوە لە بوارەکەیە بۆیە ینی کۆمەڵێک کەم و کورتی هەیە لە یاساکە ئومێد دەکەم لە کاتی کاراکردین دەستەکە ئێمە کار لەسەر ئەو بکەین چۆن یاساکە هەموار بکەینەوە سەبارەت بەوەی سیاسەتی حکومەتی هەرێم بەڵێ بەڵام بەداخەوە ئێمە کە خۆمان گەیانێت ئەو حاڵەتی کە ئێستا هەندێک گلەیی ڕوبەڕووی ئێمە بکرێتەوە چونکە سیاسەتی گشتی حکومەتی هەرێم بەڕاستی بەوەیە تۆ کاتێکە یاساکان داڕێژیتەوە کاتێکە یاساکان هەموار ئەەکەیتەوە ئەمە خاڵی زۆر گرنگە بەڕێزان ئێمە کاتێکە ئەڵێن یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی دەرچووە ئەمە هەروە بە ئاسایی نەهاتۆتە دەست کاتێکە یاسای باری کەسێتی هەموار ئەکرێتەوە ئەمە ئەرکێکی ئاسانی یاسا دەردەکرێت بەڵام پەیڕەو ناکرێت و جێبەجێ ناکرێت بەڵێ من ئاماژەم پێویستە پەرلەمانی کوردستان دیوەکەی چی ئەرکی خۆی کرد چاودێریکردین جێبەجێکردنی یاساکانە ئەبێ لە ئەستۆی بگرێ ئەوە ئێمەش بە هەماشەوە کاتێک کە کارە ئەکرێن ئەبێ هەیەکێک لە خاڵات لە ئەرکەکانمان ئەوەیە دقیقەیەکیش لە کاتی خۆت لاتداوە ببورە تەنها ئەوەیە کە ئێمە چاودێرێکی ڕقیب بڵێن ڕقیبێکی فعلی بین بەسەر کارەکانی حکومەت و جێبەجێکردنی یاساکانەوە بەڵێ پلانمان هەیە بۆ جێبەجێکردنی بۆ باشترکردنی ڕۆژی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان پلانی هەرێمی و پابندبوونی پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستان بە جێبەجێکردنی ئەو پلانە هەرێمە کە کاکە ئەڵێ لە سانەوەی جێبەجێ نەکراوە من ئەڵێم لە 175 زیاتر جێبەجێ کراوە بۆ پێیەکی ئێمە لایانی پەیوەندیداری جێبەجێکردن و چاودێریکردنی جێبەجێکردنی پلانەکەین لە 175 بەڕۆژووری جێبەجێ کراوە من ئەگەر دەرفەتە بوو دێمە وڵات چونکە کاتی میوانەکانی کاک دانا دێمە لای تۆ پرسیاری زۆر لێکرا بوو بۆی نەڵێ مافمان خوراوە لە ڕاستیدا ینی چەمکێکەیە میشە ئامادەیە ویشە تام چەمکە نەبێتە کەلتور نەبێتە تربیەی مەدەنی لە ناو هاوڵاتیان ئەویش چەمکی مرۆڤ سالاریە ئێمە نابێ چاوەڕوانێکی گەورە لە هەر حیزب و دەستە و ڕێکخرا و ئەوەشی مەدەنی نامەدەنی بکەین کە بەڕاستی دۆخەکە چاوکاوە خەون ببینین بە ئایندەیەکی زۆر باشترەوە کە لەم قەیرانە دەربچین کۆمەڵی عنوانی زۆر سەرەکی هەیە لە ناو پێشێرکارەکانی مافی مرۆڤ هەمیشە بەلای ئەو ڕێکخراوەنەوە تەنانەت لە سەر سومعی ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستانە ئێمایەکی داناوەیانی و مەترسیە لە سەر سومعی هەرێمی کوردستان کە بە خۆمان دەزانین هەرێمی کوردستان تەجربەیەکی تازەیەوە دۆست و دۆستی زۆر کەمە دوژمنان و نارانی زۆرترە بۆیە ضرورە کە حکوومەتی هەرێم ئەم قسانە هەمووی دۆستانە وەربگرێ و بە پرسانی حکومی ئەمانە هەموو دۆستانە وەربگرن نەک وەکو نەیار وەکو کەسێکی دژ بە دۆستێکە سەروەری یاسا تا ئێستا لە هەرێمی کوردستانە وەکو چەمک من وەکو پارێزەرێکیش بەڕاستی و دووپات دەکەمەوە تا ئێستا وەکو خۆی نەچەسپاوە کۆمەڵە کەس هەیە داواکراون لەلایەن دەستگاکانەوە تا ئێستا ڕادەز ناکرێن لایەنێکی تری تایبەت بە ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەنووسی هەموو ڕۆژە ڕۆژنامەنووسان قابلێوەن کە ڕوبەڕووی گرتن و ڕوبەڕووی موسەئالەی تون بکرێنەوە و هەڕەشان لێکرێ بە شێوەی ئەلکترۆنی بە شێوەی ڕسمی ڕەوشی گرتوخانەکان مامەڵە لەگەڵ بەڕاستی ئافرەت و خێزان و منداڵ لە هەرێمی کوردستانە ڕاپۆرتەکان پێمانەڵێن کە دۆخەکە بەڕاستی زۆر مەترسیدارە ئێمە کوژرانی یەک ئافرەت سوکایەتی بەرامبەر بە ئافرەتێ منداڵانێک کە ئیش دەکەن بەڕاستی کە نابێ ئەمان لە خوار تەمەنی یاساییان نییە بۆ ئیشکردن لە خوار 15 ساڵەوە مناڵانە بەردەوام بە شێوەیەکی تند لە بازاڕەکانە مامەڵاکرێن و ئیژەکرێن سێکتەرەکانی تەندروستی خوێندن پەروەردە ئەمانە هەر هەمووی لە هەرێمی کوردستانە ڕۆژانە قوربانیە خەنەوە ڕوودا ئەو کۆمەڵایەتەکان یعنی پێتان سەیرە لە هەرێمی کوردستانە ماڵ هەیە ئینسان هەیە لە هەرێمی کوردستانە چەکی قورسی هەیە بیکەیسی هەیە لە ماڵەوە یعنی ئەمانە وا دەکا کە بەڕاستی هەموو لە حزەیەک ئێمە قابلی ئەوەیە ڕوبەڕووی کێشێ بینەوە سەبار بە پرسیاری بەڕێزان ئێمە یەکێکە لە مافە سەرەتایەکانی ئینسان کە تەعبیر لە ئەوەی خۆی بکە ئینسان بۆ جا دەکرێتەوە لە مەخلوقەکانی تری خوای میهرەبان کە کەرامەتی هەیە و لەقەد کەڕەمنا بەنی ئادەم تەکریمەکەی جزئێکی بۆ زمانەکەی دەگەڕێتەوە کە دەتوانێت تعبیر لە ئیرادەی خۆی بکات تعبیر لەو بێداویستەکانی ڕۆژانەی خۆی بکات کاتێککە ئێمە ئەم سنوورێکی گەورە دیوارێکی کۆنکرێتی لە نێوانی دەسەڵات لەگەڵ هاوڵاتیان دروست دەکەین هەمیشە ئەوە دروستە بێنی ئێمە خەون بە ئایندەی ترەوە بینن ئەوە لانی کەمی مافەکانە من حەز دەکەم دەسەڵات لێرە بیزانێ و خانم
خێزانش کە نرایەتی مؤسساتەکەن چاک ئەو ڕاستێ بزان کە ئەمە لانی کەمی مافەکانەکە ئەو بەڕێزانە ئاماژەی پێکرد ئەگینا خەونە گەورەکان کە ئینسانی معاصر ئینسانی هاوچەر خەیبینێ هێشتا ئەو گەنجانە داوان نەکردووە. یەکێکی تر لە طبعاً هەڵوێستی ئێمە سەبار بم پێشەرکارێنە ئێمە جزئێکی شەکانمان دۆکۆمنتەکەین ئێمە چاودێریەکەین لە نزیکەوە و بایان نامە بڵاوەکەین و موقیف وەرەگرین و لە هەندێک کات شاس کاڵامان تۆمار کردەوە بەڵام هەندێک کێبێ مەخرەجی یاسایی بۆ بینینەوە بەڕاستی داکۆچی لێکردن و تەنازل لێنەکردنی جزئێکە لەوەی کە بەڕاستی بەدوایەوەی لایەنێکی تری ئەوەیە لە داڕشتنەوەی یاساکان ئەوکو بەڕێزێک پرسیاری کرد ئایا کێشە لێرە دروستکراوە باوەڕم وایە فەلسەفەی یاسادانان لە هەرێمی کوردستان خۆمە عنوانێکی زۆر جیاوازە لە بەرنامەکە بە ئاخارێکی خراپ تا ئاڕۆ ئەبێ تەواوی ئەو یاسانی لە هەرێمی کوردستان دەرچوون و ئێستاش دەرەچن لەژێر تیشی ئەو پرۆنسیپ و مەبادیانەی ئەو سیمادەی کە لە ناو جاڕنامەی جیهانی مافەکانی مرۆڤ هەموو وڵاتانی کە تەوقیعیان کردو لەسەر ئەو ڕێکەوتنامانە تەواوی یاساکانیان بەو شێوە هەموار دەکەنەوە کە بگونجێ لەگەڵ ئەو مەبادی ئەسەرێکیانە ئێمە لە هەرێمی کوردستان تا ئێستاش هاوسەنگیەک نییە لە نێوانی لە داڕشتنی یاساکانە یاساکان بە پەلەپەل دەرەکرێ باوەڕم وایە فەلسەفەی پشتی یاساکان بەڕاستی فەلسەفەیەکی قوڵی خوێندنەوەی بابەتەکە نیە شێلانی سەرینەکەیە نەکسەری دەردەدار و نەخۆشەکە لە ئەنێکی ترەوەی ئۆپۆزیسیۆن تەقەلاکانی و بەڕاستی هەوڵەکانی چیە لەم بابەتانە باوەڕم وایە ئۆپۆزیسیۆن بۆی بۆ بە ئەنتی دەسەڵات کە گلەیی هەیە لە دۆخەکە و گلەیەکی جددی هەیە پێویستە لەسەری بۆسن سەبارەت بە ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە دیدارەکە یاخود ئەو کاکەیە پرسیاری کرد پاسەوانەکانی ئەمیر سلوکێکی نامەدەنیانیان کردووە ئەوە چارەسەر کرا لە کاتی خۆی وەڵام درراوە سەردانەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی تەبعەن بە ئەتەکێت و بە کات و مناسبە و ئەوەی خۆیەتی کاتێک ئەبێ بە گلەیی کە سەردانەکە شتی پرۆتۆکۆلی و شتێک بێ کە تەنازولی لە مافێکی سیاسی گەورەتیا بێگینا سەردانەکان بۆ خودی خۆی بەڕاستی کێشە نییە لایەنێکی تری ئەوەیە کە ئێمە هۆکاری چیە کە ئەم دۆخە بەردەوامن باوەڕم وایە هۆکارەکە چەند لایەنێکە ئەوەیە دەبێت دەسەڵات چاک لەمە تێبگات دۆستانە لەمە تێبگات ئیرادەیەکی جددی و مرۆڤ کا بە ڕقم یەک هەتا مرۆڤی ئەم وڵاتە بە جیاواز لە ئینتیمای سیاسی و دینی و عەقیدەی و فکری و هەرچیەکەوە کە هەیەی چونکە خیتابە قورئانیەکان زیاتر لەگەڵ ئینسانە وإذا حكمتم بين الناس خوا نافەرمێ ئەگەر لە نێوان ئیمانداران بە یەکسانیان فەرمێ لە بینی ئینسانەکانە تۆ ئینسانی خوا جل جلاله مافی ژیانی پێبەخشیوی تۆ کەواتە دروستە بژید لانی سەرەتایی مافەکان ئێمە ئەبێەوە تێبگەین کە دەسەڵات لە هەرێمی کوردستان بەداخەوە ینی پارەیەکی زۆر تەرخانەکە بۆ هەندێک لەو لایەنانێت کە ئێستا دەوڵەتی معاصر پارە بۆم لایەنانە زۆر بەکەمی تەرخانەکە پارە دەکێشێتەوە لە وەزارەتەکانی دیفاع ئەیا بە سێکتەرەکانی تەندروستی چونکە حیمایی تەندروستی تۆ کاتێکە بنیادێکی ساختە بۆ عەقڵێکی باشتە بوو توانای داهێنانت هەیە توانای بەرگریکردن هەیە بەڵام بە دیوێکی ترا ئێستا دۆخەکە زۆر بە نائارامی ڕۆ ئێمە خەون بەداهاتەوە بین ئەو هەوڵانەی لەو ماوەی 20 ساڵان راون هەمووی شانی باسکردن هەوڵی زۆر جدی دراوە خەمی زۆر گەورەیە چارەسەر کراوە بەڵام نیشانەیەوە نییە دۆخەکە تەواو لێ ڕازیبی بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆوە تا ئێستا ماونەتەوە ئیشکالی یاساییان هەیە ئیشکالی کۆمەڵاتیان بۆ دروست بووە ئیشکالی یعنی دەرونیان بۆ دروست بووە زۆرێکیان تووشی خەمۆکی و نەوەکانیان گەورە بن سلوکێکی عودوانیان بۆ دروست بووە من پێم سەیرە ینی دەسەڵات لە هەرێمی کوردستان حساب بۆ من ناکەن نەوەی ئەم ڕفێنراوانە نەوەی ئەم بێسەر و شوێنانانە نەوەی ئەم گرتو ینی دەستگیر کراوان لە گرتوخانە ماونەتەوە لە حیجزا ماونەتەوە بەبێ فەرمانکی دادوەری بەبێ ئەوەی کە مافی گرتنی یاسایی گرتنی پارێزەریان هەبێ ئیشکالە گەورەکە ئەوەیە ینی ئەمانە نەوەکانیان دەبن بەڕاستی وەکو بڵێ مادەیەکی خام بۆ ئیرهاب بۆ لادانی کۆمەڵایەتی بۆ لادانی سلوکی کێشەکە چارەسەرکەن با نەگەینە نەتیجەیەکی وە ئەم مفرێدەی ڕاستکەنەوە ئێمە هەمومان ئادەمی زادین بەڵام چەندمان مرۆڤین وەکو ماف مرۆڤین وەکۆی کە قسەکەم من کە مافم هەیە ئەو سا دەتوانم وەکو مرۆڤ مامەڵە بکەم بەڵێ بەفرینخان وەڵامی پرسیارەکان دەمچکەم لە دوو وەڵامان لەبەرەوە ئەوەی کە پەیوەندی با گروپی بانگرتوانی کەمەندامانەوە هەموو تقریبن شتێکە ئەوەشی مافی مرۆڤ شتێکیە هەوڵێم لە دوو وەڵامە وەڵامیان بەمەوە بۆ گروپی بانگرتوان بە حەقەت بەفرین هەتا سەر ئێسقان داکۆچیکاری مافەکانی ئێوەیە و پشتگیری هەموو داوەڕەوەکانتانەکەم ئەوە شتێکی دەستوری ئەوە یاساکار پێکراوەکان ئەوە یاسا ئاسمانیەکان ئەوە یاسا دانراوەکانە کە داکۆچی لە مافەکانی ئێوەکات کە ژیانێکی شایستە و کەرامەتمەندانە بۆ کەسانی خاوەن پێدەویست تایبەت ئەبێت دابین بکرێت ئەوە شتێکی حاشاڵ نەگرێت بەڵام
نابێ حکوومەت یان وەزارەتی تایبەتمەند بە شێوەیەکی گشتی تۆپەکەی بخاتە ئاراستەی پەرلەمانی کوردستانەوە بڵێ ئەوە پەرلەمانە مەسەرەن یاساکە هەموار ناکە یان بودجە عاید بە پەرلەمانە لە پەرلەمانەوە پەسەند دەکرێت بۆ من فڵانە داواکاری جێبەجێ ناکەم بەڵکو ئەرکی ئەوە دەست بەجێ وەڵامی ئێوە باتەوە دەست بەجێ وەڵامی ئێوە باتەوە لەبەرەوە بودجە ڕاستیەتە پەرلەمان لە پەرلەمانەوە پەسەند دەکرێت خۆناڵ لە بەشی کەم ئەندامان لێرە ئەوەندێ ئەو قەول بدات بۆی کە کێشەکانان چارەسەرەکان لە پەرلەمانی کوردستانیشەوە بودجە تایبەتی بۆ دیاریەکرێت لە هەمان کاتا داواکارەکانتان جێبەجێ بکرێت ژیانی شایستتان بۆ دابین بکرێت مش لەگەڵتانە ئەو موچەی کە ئێوە هەتانە بەشی ژیانی ئاسایی ناکات وەزئی بازاڕی هەرێمی کوردستان ئێمە زانی چۆن و چۆن نییە بۆ ئەو کولیژنی مافی مرۆڤیش ئێمە بەرنامێکی ڕاستە خۆمان هەبوو کاکە یادگار لە کەناڵی پەرلەمان سەبارەت بە سەردانێکمان بۆ دەری وڵات هەربەت تایبەت بۆ وەزئی جینۆساید و وانە یەکێک لە بەڕێزان پەیوەندیان پێوە کردیمتیان سەردانمان بکەن سەرۆکی لیژنە بە نوێنەرایەتی هەمومان قەولیا هەر لە بەرنامە ڕاستەخۆکەوتی من بەیانیەمەوە سەردانتان نەکەم بە ناوی لیژنەوە هاتۆ سەردانی کردوون و تا سەر ئێسقانۆک و لیژنەش ئێمە داکۆکیکاری مافەکانی ئێوەین مافەکانشتان بەڕەوە ئازانی بەڵام پێویستە وەزارەت کاروباری کۆمەڵایەتی حکوومەت بە شێوەیەکی گشتی وەڵامی جدی بۆ ئێوە هەبێت دەستیتان پێنەکە وەڵام من گلەیان لێ ئەەکەم من کاک یادگار من گلەیان لێ ئەەکەم ئەوەی کاڵێ ئەمە ئیشی پەرلەمانە بە یاساکان بۆ هەموارکە ئەمە ئیشی پەرلەمانە تا بودجە ئەچێ بودجە پەسەند دەکرێت داواکارەکان جێبەجێ ئێمە لە چاودێری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بڵێ ژیانێکی شەرەفمەندانە موچەیەکی وایان هەبێەوەتان لە قسەکان ئاماژەیان پێداوتی کەمەندامێک دەستی بە سوالکردن کردووە بەس بۆ خانۆکەی بە بە حەقەت داواکاری ئەوان داواکارێکی یاساییە بەڵام کە قسێتە سەر هەموارکردنەوەی یاسا هەموارکردنەوەی یاسا خۆ بە ڕۆژ و تووڕۆژ هەموار ناکرێتەوە وایەنە بە هەمان شێوە مەسەلەی بودجە و پارە ئەوانە بۆ تۆپەکە خاتە ساحی پەرلەمانەوە بڵێ وەڵا بودجە بێ لە پەرلەمانەوە پەسەند بکرێت کاکە قەولیان باتێ ئیشەکانیان بۆ چارەسەرکات ئێمەش دیفاعی لێکەین لیژنەی کاروباری کۆمەڵایەتی هاتوتە سەردانیان من هاوکارم کاک عەبدولسەلام ڕێز و حرمەتم بۆ هەیە من نازانم باگراوندی قسەکەی چ و ئێستش لە ئێوە ئەبیسم نازانم باگراوندی ئەو قسەی ئەو لە شتێکی بۆ قسەی کردووە نازانم بەڵام ئەوە خۆی باوەڵام باتەوە بەڵێ خۆی وەڵام باتەوە بڵین بەو شتەی کە لەسەر بەو پارچە پەڕەوەی کە لەسەر سنگیانە هیمانگرتووانە گروپی مانگرتووان نەهێشتۆ بچنە ئەبێ جەنابیان وەڵامی ئەو نووسراوەی کە بە ئێمەیان ئاراستە کردووە ئێستا کە لە کۆبوونەوەکە دانیشتین تکە لە کاک عەبدولسەلام بەروایی وەڵامێکی ڕوونی بۆ ئەم برادەرانە هەبێت زاینەتی پشتەوەی قسەکردنی لە دڵگرانکردنی گروپی کەم ئەندامان چییە ئەوەی تایبەتە بە مافی مرۆڤ بە شێوەیەکی گشتی ئێمە گەر ڕابردووی گەلی کورد بە بێربێنینەوە ئەنی هەتا سەر ئێسقان گەلی کورد غەدری لێ کراوە شۆڕژی کردو قوربانی یاوە جینۆساید کراوە توندوتیژی لە کۆمەلگاکەیە هەبووە بێگومان بە بێگومان ئەم توندوتیژی و کۆمەلگای پاشەڕە تەئسیراتی هەیە لەسەر کللتوری کاری سیاسیمان بۆیە ئەگەر کۆمەلگاکەشمان کەم و کورتێکی هەبێت ئەگەڕێتەوە بۆ باگراوندە توندوتیژی کە بەرامبەر بە میلەتی کورد کراوە ئێستش لە کۆمەلگای ئێمەدا ڕنگدانەوە هەیە بۆیە بە شێوەیەکی گشتی ئێمە ناتوانین هەروە بە شێوەیەکی هەڕەمەکی خێرا خەریکی تەرتیبکردنی ئەم بابەتانە بین بەڵکو قۆناغی ئەوێ هەرێمی کوردستانش قۆناغێکی ناوە بەڵام هەر لە سەرەتای بەرنامەکە وتم دڵخوازی هەموو لایەک نیە 100% بەڵام ئومێدمان لە چاکردنیشی هەیە بە هەوڵ و تێکۆشانی خراوەکانی کۆمەلگای مەدەنی چالەکانی مافی مرۆڤ دوای جارە ماڵم پەرلەمانی کوردستان هەموو ئەو ئینسانە بەڕێزانە کە لێرە دانشم بەڵام من گلەیەکش لە جەنابت و لە بەرنامەکەکەم وەکو وەفدە کوردستانەکان کە ئەچن هەموو هەر وەفدی پیاوانێ و ژنیتیانە میوانەکانی بەڕێزیشت هەر لە پیاو پێک هاتووە ئومێد دەکەم بەرنامەکانی هەر بۆەوەی زۆر بەخێرایی وەڵام بەمەوە ئێمە کاتێک پەیوەندی بە جێگاکانەوە ئەکەین بۆ ئەوەی میوانیان هەبێت لە بەرنامەکەیە ئەڵێن چەند کچەنێرن ئەوەندە کوڕ بنێرن بەڵام ئەوە گلەی ئێمەش لە خانمانە کە ئامادەنین لە بەرنامەکە یەک بەڕێز زۆر سرنجی ڕاکێشام ئەڵێ ماف ئەدرێت ئەسەندێت وەڵام من ئەڵێم ماف نەسەدەقەیە نەخێراتە بدرێت بە کەس ئەوە مافی ئینسانە و ناوی خۆی بەخۆیتی پێناسەکەی زۆر کاکدانا کاتی بەرنامەکە تەواو بۆ زۆر بە کورتی دو قسەی خۆ ئەرکی باشکردنی دۆخەکە ئێمە خەون بە ئایندەیەکی باشەوە بینین وەکو کەسێکی گەشتبین باوەڕم وایە ئەرکی باشکردنی بارودۆخەکە و کۆتایی هێنان بە پێشێلکاریەکان لەم چەند ڕۆوە بێ ئەرکی دەسەڵاتەکە خەمیشی گەورە بخوالەوەی ئەم دەستەیە ئاکتیف کایە بەدیلێکی بۆ دروستکاوە یاساکان هەموار بکاتەوە وەگرتن و ئەشکەنجەدان لە دەستی ئاسایش بسەنێتەوە بیا بە کەرتەکانی پۆلیس بە دیوێکی ترا پارتەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە ئەرکی خۆیانی بزانن نەمە خەمی ئینسانێکە خەمی فەوتانی پارچەیەک
جل و کەلوپەل نییە کە ئەمە لە دوای تەوابوونی دەوامی تر بخێتە جانتاکەتەوە ئەرکی ڕاگەاندنەکانە کە وشیاری مافەکانی مرۆڤ بڵاوکەنەوە و مرۆڤ سەنتەری دابنێن و مرۆڤ سالاری بکەن بە جزئێکی گەورە لە بەرنامەکان. تابکە خان دو قسەی خۆت. بەڵێ هەروەکو کاکەوتی کە ئەرکی دەسەڵاتەکە ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان باشتر بکە بە حقیقەت من ئەڵم ئەمە بەتەنیا دەسەڵات ناکرێ ئێبێ هەمومان هاوکار و هاوخەمی ئەم ڕەوشە بین و هەر تاکێک لە ئێمە لێرە بەڕاستی تاکێش بە دەرنیە لە لەپرسایەتی لە ئەنجامدانی سەرپێچی لە سەر مافەکانی مرۆڤ پێویستە چونکە ڕەوشی باش ینی باشترکردنی ڕەوشی مافەکانی مرۆڤ تەنها بە دەستگایەک ناکرێت بە دەستێک ناکرێت بە کۆمەڵێک کەسێک ناکرێت بۆیە پێویستە هەمومان بەشداربین لەم پرۆسە گرنگە لەم پرۆسە مرۆڤانەیە لەلایەکشەوە من ئومێدم کە ئەمە دوادانیشتن بێ لەسەر ئەوەی کە ئێمە جارێکی ترکێ دێنەوە سەر دەستگاکانی ڕاگەاندن ئومێدی ئەوە نەخوازین کە دەستەکەمان کارا بکرێت ئومێدی ئەوە نەخوازین کە یاساکە بەو شێوەی وەکو خۆ ئێستا هەیە جێبەجێ بکرێ و جگە لەوەش بەڕاستی من یەک تێبینی بچوو ئەگەر هەبواڵێ لەسەر راپۆرتە نێودەوڵەتەکان من بەڕاستی ئەڵێم کە کاکەوتی راپۆرتی نێودەوڵەتەکان باشترین پێوەرە بۆ پێوەرکردنی ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە دوایان راپۆرت کە ئۆفیسی مافی مرۆڤی یونامی دەری کردو بەڕاستی من ئەڵێم کە بەڕێوەبەری گشتی پاراستنی مافی مرۆڤ ئەگەر من راپۆرتەکەم بنووسایە لەوانەیە تونتر بنووسایە ئەوەندە باش نووسراوە کە بەڕاستی ئێمە دووسێ جار خوێنمانەوە وەکو ستاف تێبینێکی زۆر کەممان هەبوو لەسەری بەو پێ ئەگەر راپۆرتە نێودەوڵەتەکان پێوەربێ بەڕاستی منەڵام ڕەوشی مافی مرۆڤ لە کوردستاندا زۆر دو قسەی خۆت زۆر بکەیت. من هیوادارم کە دەسەڵات یان بڵێن سڵتەی تەنفیزی بتوانێت بە باشتر ئیش بکات و گیر لە ڕێکخراوەکان بگرێ کە لەو راپۆرتانی کەیکەن بەڵام ئێستا ئێمە کەوەکو ڕێکخراوێکی ناوخۆیی هەر ئیشێگەکەین بەڕاستی ئەگەر ڕێکخراوێکی نێودەوڵەتی پاڵپشتمان نەبێت بە زەحمەت ڕێگەمان پێی رێ سەردانی سژنەکان بکرێت و چاودێرە ڕەوشی مەحکەمە و زیندانیەکان بکەین. یەکێکی تریش لە مشکلەکان کە هەیە کە هەمووی ڕۆڵی سەرەکی ئەبینێ لە جێبەجێکردنی پرەنسیپەکانی مافی مرۆڤ بۆ مافی مرۆڤ دەسەڵاتی دادوەریە لەبەرەوەی دەسەڵاتی دادوەری نەبووتە دەسەڵاتێکی سەربەخۆ هەستی پێ بکرێت و تا ئێستا پاشکۆیە بۆ زۆربەی ئیشەکانی دەکرێتەوە بۆ دەسەڵاتی تەنفیزی و دەسەڵاتی سەربەخۆی نییە جگە لەوەی دەسەڵاتی سیاسی دەبێ پاڵپشتی سەربەخۆی دەسەڵاتی دادوەری بێ بەڵام بەداخەوە لێرە بە پێچەوانەوەی. زۆر سپاس زۆر سپاسی تەواوی میوانەکانی سەرمێزەکەکەم سپاسی ئەو میوانە ئازیزاناکەم کە ئەمڕۆ بە تایبەت لە بەرنامەکە ئامادە بوون و ئەرکیان کێشە هیوادارین ئەم بەرنامەیە وەکەوەی هەوڵێک بوو بۆ تیشخستنە سەر مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان ئاگیان لە بەرنامەکە بێت و ئەوەی لە سەریانە بیکەن تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکاناوەتان بێت.